بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دژی سیاسەتی برسێکردنی خەڵک خۆپیشاندانێکی هێمنانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڕێوەچوو. خۆپیشاندەران داواکار بن حکوومەت شەفافیت لە داهاتی نەوت بەرزە بکات و پێراچوونەوە بە سیستەمی پاشەکەوتدا بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عەبدوڵڵای مەلانووری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە دکتۆر دانا سەعید سۆفی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. خۆپیشاندانێکی هێمنانە دژی سیاسەتی برسێکردنی خەڵک لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڕێوەچوو. لە هەولێر و دەوڵکیش هیچ خۆپیشاندانێک ئەنجام نەدرا. چین و توێژە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان خۆپیشاندانێکی هەشتیانە و هێمنانان دژی سیاسەتی برسێکردنی خەڵک ئەنجامدا. دیارترین داواکاریەکانی خۆپیشاندەران بریتیبوون لە پێداچوونەوەی بە سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و شەفافکردنی داهاتی هەرێم بە تایبەت نەوت و کەمکردنەوەی باجی سەر هاوڵاتیان. هەرچەندە پێشتر لایەنێکی سیاسی باماجی بەلای ڕادابردنی خۆپیشاندانەکان دەنگۆی پەلامەردانی بارگە حیزبەکانی بڵاو کردەوە، بەڵام خۆپیشاندانەکە بە پێچەوانەوە تەواو ئاشتیا نەبوو. هەرچەندە لە شارەکانی دەوڵک و هەولێریش خەڵک بەستە لە سیاسەتی برسیکردن، بەڵام بەهۆی باڵاداستی حیزب و ڕێگەنەدان بە خەباتی مەدەنی هاوڵاتیان ناتوانێت هیچ خۆپیشاندانێکی مەدەنی ئەنجام بدەن. هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە شێوەیەکی مەدنی پەیامەکەی خۆیان ئەڕاستی دەسەڵاتی هەرێم کرد سەرجەمەند داواکاری خەڵکی کوردستانن و پارێزگاری سلێمانیش بەڵێنیدا داواکاری خۆپیشاندەران بگەێنێتە ئەنجومەنی وەزیرانی هەرێم. سەردار قادر پارێزگاری سلێمانی بە وەکالە لە بەردەم خۆپیشاندەران ڕاگەیاند کێشەکانیان دەبەنە ئەنجومەنی وەزیران بەڕێی خەڵک کە سەرپەرشتی خۆپیشاندەرەکانیان دەکرد. داوایان کرد حکوومەتی هەرێم لە زووترین کاتدا وەڵامی داواکاری خۆپیشاندەران بداتەوە، بە پێچەوانەوە دەست بە نەڕازایەتی مەدەنی دەکەنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەبدوڵڵا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بینە سەر ڕۆڵ و کاریگەری خۆپیشاندانی مەدەنی لە گۆڕانکاریەکاندا حەزەکەم سەرنجی بزانم سەبارەت بەوەی کە بۆچی ئەمڕۆ بەشداریتان لە خۆپیشاندانەکاندا کرد. زۆر سپاس. دیارە خۆپیشاندانی ئەمڕۆ خۆپیشاندانێکی جەماوەری بوو و هەڵقڵاوی ناو کێشەکانی خەڵک بوو. خۆپیشاندانێکی توانم بڵێم بێکەس بوو، چونکە هیچ کام لە حیزبەکان بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی پێشوشەوە ڕاستەوخۆ ئامادە نەبوون پشتیوانی بن. بۆ تەنانەت من پێم وایە ئەوەی بە پێ ئەو زانیارانەی هەیە پێشیان خۆش نەبوو، ینی با بڵێن لایەنگرانی خۆیان بە ئاشکرا بەشداریەوی نەبکەن. و بەشداری ئێمە لەو خۆپیشاندانە بۆ ئەوە بوو کە بڵێن لەگەڵ خەڵکین، لەگەڵ داواکاریەکانیانین و پشتیوانی داواکاری جەماوەر بین و قووەتێکی پێ بدەین و تا ڕادەیەک بتوانین ڕۆڵمان هەبێت لەوەی کە بەنەوێ نوعەکان ئێمە لە بیرمان نەچێت لە چەند ڕۆژی ڕابردووە بە ڕێگەی جیاجیا هەوڵی ئەوە درا جۆرێک لە ترس و تۆقاندن لە ناو خەڵکا بڵاو بکرێتەوە بەوەی کە ئەم خۆپیشاندانە ئەبێتە مەترسی لەسەر ئاسایی ویستی و ترس و تۆقاندنە بڵاو بکاتەوە. لە ڕاستیە دەسەڵات بە دیاریکراوی و چەند حیزبێکی دیاریکراوە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بە ڕاشکاو بین لەو بابەتە و ئێمە ویستمان بەنەوێ لە ناوەکان هاوکاری خەڵک بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەو دیعایانەی کە لەیان دەسەڵاتەوە ئەکرا و بەدەسەڵاتی بڵێن کە ترس و تۆقاندن ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم ئیرادەی خەڵکە و لە دنیا ینی لە تاریخی بەشەریەت و لە مێژووی وڵاتانە هەمیشە تاک هاوڵاتی لە ڕێگەی خۆپیشاندانەوە توانیوەتی ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە پرۆسەی بڕیار، لە پرۆسەی گۆڕانکاری، لە پرۆسەی پێشخستنی ژیانی خۆی و کاری دەوڵەتداری و لە ڕابردووە دەسەڵات لە هەرێمی کوردستانە هەوڵی داوە هەمیشە شکلێکی ناشرین بە خۆپیشاندان و بە ڕۆڵی جەماوەر بدا و ئەمڕۆ خۆپیشاندەرانی
سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بە قەزا و ناحێکانیانەوە طبعاً توانیان ئەو پەیامە بەدەسەڵات بدەن کە ئەتوانن هەمیشە پێشەنگ بن جەماوەر پێشەنگ بێ لە پێشخستنی ژیانی خۆی لە بڵاوکردنەوەی فەرهەنگی مەدەنیەت و ئاسایش و سەقامگیری و خەڵک توانی ئەو پەیامە بە دەسەڵات و بە تایبەتی ئەو حیزبانەی کە لەگەڵ گۆڕانکاری و پێشکەوتن نین ئەو پەیامە بدا کە هەم ئەتوانێ ژیانی خۆی بگۆڕێ و هەم ئەتوانێت سەقامگیریش بپارێزێت. ئەو باش بوو کە بەرەزوتت خۆپیشاندنە خۆپیشاندانێکی بێکەس بوو ینی ئەوە شتێکی باش بوو بەداخەوە ینی حیزبەکانی هەرێمی کوردستانەوە پارتی بڕاوەتەوە ینی پێچێک لە فەرهەنگی پارتیە خۆپیشاندان نییە ینی بۆ نییە دیدی ئەو حیزبە بۆ حکومڕانی دیدێکی بەداخەوە تاکڕەویانەیە و زۆر لە فەرهەنگی پارتیە گوێگرتن لە دەنگی شەقام وجودی نییە بەداخەوە ئەی لە فەرنگی چوارهێزەکەی لە فەرەنگی چوارهێزەکەی تریشە هەندێک جار بە تاکتیک مامەڵە لەگەڵ دەنگی شەقامەکرێ و هەندێک جار شەقام بەکارە هێنرێ بەداخەوە بە شێوازێکی خراپ طبیعیە لە هەموو دنیا حیزب شەقام ئاراستە بکەم بەڵام زۆر ناتەبیعیە حیزبێکی وەکو گۆڕان وەکو یەکێتی وەکو یەکگرت وەکو کۆمەڵ بە شەرمنانە یاخود بە ترسەوە تەعامل لەگەڵ شەقامە بکەن حیزب واتە شەقام و حیزب کە شەقامی لەگەڵا نەبێ نامێنێ بۆیە هەمیشە گرنگە کاتێکە تۆ ببوورم پەیامە کورتە کە تۆ ئەزانی داواکاری شەقام داواکاریکی ڕەوایە داواکاریەکە بەشێکە لە پەیامی تۆ لە ئەسڵا و داوایەکی حەقا هیچ پێویست ناکە قەلق و دوودڵبی لەوەی لەگەڵی بی و بەعکسەوە پێویستمە ڕابەر بێم حیزبانە پێشەوای خەڵک بن باش سپاس دواتەکردن بۆ لای بەرز کاوتۆر جەنابشت بەخێر بێ سەبارەت بە مەسەلەی ئێوەی کە ئەمڕۆ ئێوەش بەشداریتان کرد هۆکارەکە چییە ئێوەکو پەرلەمانتارن کە بەشداریتان کرد و خۆپیشاندانی مەدەنیانە دەتوانێت چ ڕۆڵ و چ کاریگەرێکی بێت لە گۆڕانکاری و لە مەسەلەی چاکسازی بەنای خوای بەخشندەی میهرەبان و درود و سەلام بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه و آله وسلم وڵای لە ڕاستیدا من وەکو خۆم بە حەقیقەت هەرچەند لە هەر شەوێک بوو تازە لە سەفەری حەج گەڕا بوومەوە و سەفەرێکی دوور و درێژ و ماندووبوونێکی زۆر هێشتا ئیسراحەتم نەکرد و شوم نەدابوو کە بەڕاستی بەیانی هەڵسان بینیم ئەو خەڵکە خڕۆشا و جۆشاوە هیچ غیرەتم قبوڵی نەکرد کە لە ماڵە دابنیشم و ئیسراحەت بکەم و ئیستیقبالی میوان کەم بۆیە لە ڕاستیدا من وەکو ئەندامێکی پەرلەمان وەکو مەلایەک بڕیارم داوە هەتا ئەمرم هەتا ئەو کاتێک کە ینی لەو دنیای فانیە دەرئەچین و گەڕێنەوە لای خوا پشتیوانی لە زاڵم نەکەم و لەگەڵ مەزلومان بم و لەگەڵ چینی چەساوە بم و لە بەرەی خەڵک بم چی ئەندامی پەرلەمان بم چی ئەندامی پەرلەمان بم یان مامۆستایەکی زانکۆ بم یا هەرچیم یان مەلای زاڵم و مەزلوممان هەیە وەڵاهی وەکو خۆر دیارە ینی پێویست ناکە ئاماژەی پێ بکەیت و ڕۆشنیکەیتەوە ئەوەندە ڕۆشنە پێویست ناکە ڕۆشنیکەیتەوە زاڵم بۆ خۆی هاوارەکات ئەڵێ من زاڵمە زوڵم لەوە زیاتر چی ینی پێناسەی زوڵم پێناسەی ستەم چییە قورئانی پیرۆز کە گەورەترین کەلامی خوای پەروەردگارە و صادقترین کەلامە خوای گەورە فەرمێ لا يحب الله الجهر بسوء من القول إلا من ظلم خوای گەورە حەز ناکە خەڵک دەنگی هاواری لێ بەرز بێتەوە و باسی زوڵ باسی قسەیەکی خراپ کایام هاواری لێ بەرز ئیلا مەگەر کەسێک زوڵمی لێ کرا ولەمای تەفسیرە فەرمەوە بۆ کەسێکە کە بڕاتە گوندێکە و گوندەکە میوانداری نەکەن ڕژد و ڕەزیل بن ئەم پیاوە بۆی هەیە هاوار کا بڵێ زوڵمیان لێ کردوون ئەی چ جای بۆ ئەم تاغوت و ملهوڕ و دز و جەردە و فەرهوچیانەی کە ئەوە نیو خەریکە لە چارەکە سەدەیەک تێئەپەڕێت کە خوێنی میلەتیان خوارد کاکە خوێنی ئەنفالیان خوارد خوێنی کیمیابارانیان خوارد ئەی چ جای بۆ ئەمانەی کە ئەم قمارچیانەی کە بە ملیۆنەها دۆلار ئەدۆڕێنن سەرۆت و سامانی خەڵک بەشیان ناکە زوڵم لەمە ئەبێ گەورەتر ئەبێ چی بێ زوڵم لەمە گەورەتر ئەبێ چی بێ کە ئەو خەڵکە بە ئەنواعی درۆ دەلەسە خەڵەتێنرا بۆی کە ڕوبع موچە و نیوە موچە و ێستا ناشی دەنێ ئەو هەموو درۆ دەلەسەیە کە لەگەڵ خەڵکە ئاکرێت زوڵم لەوە گەورەتر بۆیە بەڕاستی ئێمە من وەکو خۆم کە ئەمڕۆ ینی بە حەقیقەت ڕۆشتمە ناو ئەو خەڵکو و جەماوەرەستەم دیدێ هۆکارەکەی ئەوەیە کە بە حەقیقەت ئێمە من حل پەرلەمانی شار خۆم بە نوێنەری ئەو خەڵکە خۆپیشان دەرەزانیەوە بەڕاستی هەموو جار لە قیمەی شەهر العەسەل ئەو پیاوە لەوانەیە شایەتێکم بۆ بدات
كيس حازرة تلفون وكرو لكادي شهر العسل كي معارضة كلا قل بارتيا هيان بو هندي كان بتوختر من لو كاتا شنجا تلفون بو بيا واكرم كاكبا اما وتافكاني سراء ازادي ما لبير نشي بالرابع ما انا نكن اما راز ناكن اما مراوغات هربوي بريارم داو براسي كهميشه دجي استم دجي زان ولا قال بو شون خوي قورش قراني شوي فير كردين براسي يعني خوي قورا فرمي احشروا الذين ظلموا وازواجهم جاء اجر اذن بيك دقيقه خوي تعالى فرمي للرجل قيامته ظالم مكان سو كان بو جهنم نك تنها ظالم مكان وازواجهم اواني شي كبشتيوانيان لي كردون اواني شي كلقال يانان بون اواني شي كتشكيان بول اواني شي كدمانشان بو ابسن وكو امرو بيني ما رسميان بلاو كردوا دمانشان بس كانما ابو بكر بغدادي هاتو بو قرتني سليماني باش نازاني خلقي برسي ناني برس كردوتو كوليري برس كردوتو خلق كوليري بيو امرو دمانشي بي نبو تاكوتو دمانشي بو بس لا براسي ام بريار من دا لقال ظالم مستمكار نبي هركز بيت باش سپاس دواتەگەرە مەدوو لای بەرزستان ئەگەر بچینە هەورێر لای کاک دکتۆردانە کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕێزتان بزانین لەسەرە و خۆپیشاندانەی کە ئەمڕۆ لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڕێوە چوو و پرسیار بکەین سەبارەت بەوەش ئایا بۆچی هیچ جۆرە خۆپیشاندانێکی هیمنانی لەم شێوێ لە سنووری هەولێر و دهۆک بەڕێوە ناچێت؟ بەڵێ زۆر سپاس ڕاستەکەی ئەو خۆپیشاندانەی ئەوڕۆ ینی جێی دەستخۆشیی بوو و پامێکی گرنگی بە دەسەڵاتداران گەیان بە تایبەتی ئەوانەی کە تا ئێستا ترس و گومانیان هەیە لە ڕێگەدان بە ئەنجامدانی خۆپیشاندان ئەوە تا دەرکەوت کە دەکرێت هاوڵاتیان تەعبیر لە ڕای خۆیان بکەن خۆپیشاندان بکەن و هیچ پشەیەکی لێ نەکەوێتەوە جا بۆیە بەداخەوە ئەوەی کە بۆچی لە هەولێریان لە هەندێک شوێنی تر ڕووینەدا من نازانم تا چەند ینی هەوڵی ڕێخستنی خۆپیشاندان هەبووە ئەم زاریان بەڵام پێشتر ئەزمونمان هەیە هەر هەوڵێکی وا بوو بێ ڕێگری لێکراوە من پێم وایە تا ئێستا ینی زۆرێک لە گومان لە ترس بەرامبەر ئیرادەی خەڵک بەرامبەر بە خۆپیشاندان هەیە لە هەولێر دیارەمە هەمومان دەزانین ینی کارێکی نایاسایی هەتا بەپێی ئەو یاسای ڕێخستنی خۆپیشاندان کە بە هەموو کەم و کوڕەکانیەوە فەزایەکی هێشتێتەوە بۆی کە خەڵک بتوانن خۆیان ڕێک بخەن و گردبوونەوە ساز بدەن و تعبیر لە ڕاو بۆ چوونی خۆیان بکەن بەڵام بەداخەوە ینی ئەو یاسایەوە خۆی جێبەجێ ناکرێ ئەوە نەکرد دژی یاسایە دژی باوڵێن ئیرادەی هاوڵاتیانیشە من پێم وایە ئەو خۆپیشاندانەی ئەوڕۆ کە لە سنووری سلێمانی و هەڵەبجە ئەنجامدرا دەبێت پێویستە پەیامێکی باش بێ بۆ دەسەڵاتداران لە شوێنەکانی تر کە دەکرێت خۆپیشاندان ئەنجام بدرێ خۆپیشاندانەکەش ئاشتیانە و مەدەنیانە بێ بەبێ ئەوەی هیچ با بڵێن کێشە و شێوێکی لێ بکەوێتەوە بەداخەوە من پێم وایە ینی زۆر جاروەیە ئەو خۆپیشاندانەی کە لە سنووریەکانی تریش ئەنجام درراوە کە پشێوی لێکەوتۆتەوە کەم تا زۆر دەتوانم بڵێم استغلال کراوە لەلایەنێکی سیاسیەوە جا هەر چێ بێ ئەجینام پێم وایە هاوڵاتیان بۆ ناڕژێنە سەر شەقامەکان بۆی پشێوی دروست بکەن بەڵکو زیاتر دەیانوێت پەیامی خۆیان بگەێنن و پەیامەکەشیان وەک بینیمانیانی پەیامێکی تەواو شەرعیە و ئەگەر قسە لەسەرەوە بێ ئاراستەی لایەنێکی دیاری کرا و دەکرێت بێگومان ینی زۆر جاروەیە تۆ ئێستا کە با بڵێن داخوازیەکان ئاراستی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لەبەر ئەوەیە کە سەرۆکی ئەو کابینەیە بەرپرسانی ئەو حکوومەتە با بڵێن ئەوانەی کە بڕیاریان بەدەستە لە پارتی دیموکراتی کوردستان ڕاستە حزبەکانی تر لایەنەکانی تر بەشدارن کەم تا زۆر وەزیریان هەیە پۆستیان هەیە بەڵام هیچ یەکێکیان لەمانە دەتوانم بڵێن بڕیار بەدەست نین بڕیاری کۆتایی لە لای پارتی دیموکراتی کوردستانە بەڵام من دەمەوێت ئەوەش تریش بڵێم ینی مەسلەی خۆپیشاندان مەرز نییە تاکە ڕێگایەک بێ بۆ تعبیرکردنی ڕێی بۆ مەسلەی فشار دروستکردن لەسەر حکوومەت یاخود دەسەڵات من بۆ خۆم پێم وایە ینی زۆر ڕێگای باشتر هەیە لە خۆپیشاندان تاقی بکرێتەوە بۆ نمونە ماگرتنی سەرتاسەری دەکرێت ڕێگایەکی زۆر کاریگەرتر بێ واروها زیانیشی کەمتر بێ هەم لە ڕووی مرۆیی هەم بۆ موسساتی دەوڵەتیش لە هەمان کاتیشدا کەمتر دەکرێت با بڵێن لایەنەکان ئەجندای سیاسی استغلالی با بڵێن
شەقام بکرێت وەک زۆر زاروەیە خۆپیشاندانەکان یاخود شەقام بەوە تاوانبار دەکرێت کە لایەنێک ئەجندایشی سیاسی لە پشتەوەیە بەڵام لە مانگرتندا هیچ لایەنێک ناتوانێت وا بە ئاسانی بتوانێت استیغلالی ئیرادەی هاوڵاتیان بکات بۆیە من پێم وایە ئەگەر بمانەوێ پەیام یاخود فشاری حەقیقی لەسەر ئەو دەسەڵاتە دروست بێت کە وا بکەین با بڵێن بەدەنگ داخوازەکانی و خەڵکەوە بێ من پێم وایە لەو دۆخی ئێستادا مانگرتن شێوازێکی مەدەنیانەی زۆر کاریگەرتر دەبێت لە خۆپیشاندان واروها کەم زیانتریش دەبێت. بەڵێ زۆر باشە بەڵام ئەگەر ئەم مانگرتنە سەرتاسەری نەوێ بۆ نمونەر لە سنووری دوو پارێزگا بێت سەرتاسەری نەبێت ئەوەش ئەنجامی دەبێت یاخود ڕێگە بە مانگرتیش دەدرێت بۆ نمونە لە سنوورێک تا سنوورێکی دیکە بێگومان ینی ڕایەکی ینی با بڵێن هاوبەر ڕایەکی گشتی دروست بە لەوەی کە ئەگەر ئێمە بمانەوە کاریگەری لە سەر دەسەڵات دروست بکەین لەسەر حکوومەت دروست بکەین پێویستە ئەو کاریگەری لە پایتەختەوە ڕوو بدات بەڵام بەو مانایانیە کە خەڵک لە ناوچەکانی تر نتوانن تعبیر یا گزارش لە ڕاوبۆچوونی خۆیان بکەن بێگومان ینی پێویستە هەم لە سلێمانیش و دۆش و هەولێریش ئەو با بڵێن کە دەڵێم سەرتاسەری دەبێت لە هەموو هەرێمی کوردستان ئەگە بمانەوە کاریگەری حەقیقی هەبێت ئەسڵ ئەوەیە ڕێگا بدرێ خەڵک مافی ئەویان هەبێت کە تعبیر لە ڕای خۆیان بکەن چ لە ڕێی خۆپیشاندان بێت چ لە ڕێی مانگرتن بێ چ لە ڕێی هەر شێوازێشتری مەدەنی بێ جا خەڵک بۆ خۆی بە شێوازێک ئەو مافا ئەو ئازادیە تاقی دەکاتەوە ئەزمموی دەکات بۆ خۆی ئازادە بەڵام وەک گوتم بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان هەم سەلامەتترە و هەم بێزیانترە مەسلەی مانگرتن هەم کاریگەریشی زیاتر دەبێت پێویستە ئەم مەسلەی مانگرتن هەولێریش بگرێتەوە باشە بەس بەرەزوتت پێویستە لە پایتەختەوە دەست پێ بکە بۆچی پێویستە مانگرتن یاخود خۆپیشاندانی مەدەنی لە پایتەختەوە ئەو کارەکەی چکە کاریگەرتر دەبێت ینی پێ دوای تاوەکو لەوێەوە دەست پێ نەکرێت کاریگەری باش دروست ناکە لەسەر باشکردنی بژێوی خەڵک هۆی یەکەمیان ئەوەیە حکوومەت دەسەڵات لە هەولێرە و هۆی دووەمیان ئەوەیە کەم تا زۆر لایەنەکانی کە بەشدارن لە ناو حکوومەتدا غەیری پارتی بێدەسەڵاتی خۆیان باڵێ نیشانداوە لە دروستکردنی بڕیا لە ناو ئەو کابینەیەدا و زۆر زاروەیە داخوازەکانیش بەڕاستی ڕووی لە پارتی دموکراتی کوردستانە و ئێمە دەزانین ینی کەم تا زۆر کلیلی ئەو چارەسەریانە یاخود دەتوانم بڵێن یعنی دەسەڵاتە سەرچێکە لای پارتیە کەوا بێ بمانەوێ نەمانەوێ هەر داخوازێک کە بێ هەر فشارێک قرار بێت کە دروست بکرێت پێویستە لە هەولێرە ئێمە دەزانین دەسەڵاتی سەرەکی لە هەولێر لە لای پارتی دموکراتی کوردستانە جا بۆیە ینی بەو هۆکارانەوە زەرورە فشارەکانی هاوڵاتیان داخوازەکانی خەڵک سنوورەکانی تریش بگرێتەوە لە غەیری سلێمانی بە پلەیەکیش من پێم وایە پێویستە ینی فەزایەک پانتایەک بۆ گزارشتی ڕای خەڵک لە هەولێر دەبێ بکرێتەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گرم بۆ لای بەرز کاک دوکتۆر کا بڵاگەر برم لای بەرز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بۆ چێمیشە ناڕەزایەتەکان مەسەلەن لە سنوورێکدا قەتیس دەخۆن ینی ناپەڕنەوە مەسەلەن بۆ سەرتاسەری کوردستان هۆکارەکەی چی ینی چۆن دەکرێت مانگرتنێکی مەدەنی و کاک دوکتۆری خۆپیشاندانێکی مەدەنی سەرتاسەری بێت؟ وڵی کۆمەڵی هۆکار هەیە ینی هۆکاری هەرە سەرەکی طبیعەت و سروشتی ئەو دەسەڵاتەیە کە تەمان لە هەرێمی کوردستانە حکوومەت و دەسەڵاتی یەکگرتومان نییە ینی خۆتە زانی سنووری سەوز و زەرد و ئەوانە دروست بووە و هەریەکە لەم سنوورانە دەسەڵاتەکەی طبیعەتێکی دیاریکراوی هەیە و خەڵکەکەشی دیسان ینی ئەمە حەقیقەتێکە بۆ نمونە ئەوەی کە لە سلێمانیا ئەو گوزارێت جۆرێک لە با بڵێن حەقیقەتە جۆرێک لە ئازادی زیاترە و ئەم ئازادیە من هەمیشە بۆ خۆم وتومە خودی خەڵکی ئەم ناوچەیە دروستی کردووە بەخشش و دەستکە با بڵێن دیاری حیزبێکی دیاریکراو نییە بۆ ئەو خەڵکەکە خۆی توانیوێتی با بڵێن مەودایەکی زیاتر لە ئازادی بۆ خۆی دەستەبەر بکەم بەڵام لە سنووری هەولێرە دەسەڵاتەکە ینی بەنەوەیەک لە نەوەکان دەسەڵاتێکی با بڵێن زاڵمە و بە هۆکاری جاجا سروشتی خەڵکەکەی وایە تا ئێستا ینی بەنەوەکان لەگەڵ ئەو ژینگە سیاسیە ینی بەم شێوازە تەعاملەکەن بەڵام ئەمە بەو مانایە نایە ینی لە هەولێرە گۆڕان مەسئول نییە یەکێتی مەسئول نییە ئەمە لە بیرمان نەچێت ینی یەکێتی یەکگرتو گۆڕان
کۆمەڵ ئەم چوار حیزبە لە هەولێرە جەماوەر و دەنگدەریان نزیکەی 300,000 زیاترە لە جەماوەر و دەنگدەری پارتی ناکرێت من لێرەوە لە سلێمانی یاخود حیزبەکەم یا حیزبانە لێرەوە داوا لە خەڵکی هەولێر بکەین بڵێن خەڵکی هەولێر ئێوەش دەسەڵاتەکەتان زوڵمتان لێکا و دەنگ هەڵبڕن باشە ئیشی حیزب چییە ینی ئیشی نخبەی حیزب چییە پەرلەمانتارەکانیان وەزیرەکانیان سەرکردایەتیەکانیان مەسوولی مەڵبەندەکانیان ئەوەیە ئەگەر پێمان وایە پایتەخت شوێنی چارەسەرکردنی کێشەکانە و حیزب یەکێ لە ئامانجەکانی گەیشتنە بە دەسەڵات وەک پرۆسەی گۆڕانکاری و پێشخستنە ئەرکی ئەم نخبەیە نخبەی ئەم چوار لایەنە بچنە پێشەوە و ناکرێت یعنی تۆ داوا لە خەڵکی میدیاگە بخەیتە کار هانی خەڵک بدەی بڕوا خۆ پیشاندان کە گەنجی ئەم وڵاتە شەهید بێت تۆ دوایی بەرەکەی بخۆی ئەمە نوعێکە لە ئەخلاقی تیانیە لە ڕاستیە ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوە من بۆ خۆم لە ڕاستیە من ئیتر پێم وانییە ینی هەموو جارێ ئەوترێ پارتی مەسئولە پارتی مەسئول نییە یەکێتیش مەسئولە یەکێتی لەبیرمان نەچێت قوبات تاڵەبانی بەقەدەر نێچیروان بەرزانی مەسئولە ینی خەڵکی کوردستان با بزانێ ئەوە فێڵێکی گەورەیە فێڵێکی گەورەیە و بە ڕێزەیکا لە خەڵکە ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە و حەقیش نییە خەڵک بەو شێوازە ینی بە تایبەتی جۆرێک ئێستا لە مجاملە لە بینی گۆڕان و یەکێتی و یەکگرتووە دروست بووە وەکو ئەوەی کاڵێن کاکە وڵات پارتی تاوانبارە نێچیروان بەرزانی تاوانبارە قوبات تاڵەبانی تاوانبار نییە جێگری سەرۆکی حکوومەتە بەپێی ئەو یاسایی کە کاتی خۆ ئەو بۆ بە جێگرپێی هەمان دەسەڵاتی سەرۆکی حکوومەتی هەیە خێرە ئۆفیسەکەی لە سلێمانیە لێرە وڵێ لەگەڵ خەڵکم لەو لاشەوە لەگەڵ پارتیایە شەریکی 100% گەندەڵیەکان کەم و کورتیەکان لە هەموو ڕوویەکەوە بۆیە خەڵک چۆن قسە لەسەر نێچیروان بەرزانی و پارتیەکە ئەبێ بە هەمان نەفەس قسە لەسەر قوبات تاڵەبانی وێکێتی بکە و لە بیریشمان نەچێ وەزیرەکەی کۆمەڵیش مەسئولە وەزیرەکەی یەکگرتووش مەسئولە وەزیرە دەرکراوەکانی یەک گۆڕانیش ڕێژەیەک لە مەسئولیاتەکەوێتە ئەستۆیان بە تایبەتی تا ئەو کاتێکە لە حکوومەتا بوون بۆیە ئەبێ بەرەی گەندەڵ و تاوانبار جیا بکرێتەوە یعنی لەو من نابێت دەرفەتێک بێڵیتەوە ڕاست نییە نەخێر نییە ئەوە فێڵێکی گەورەیە و نابێ خەڵک بچێتە ژێر باری ئەم فێڵەوە یەکێ لە ئەرکی ینی من ئەوەی کە ئیشی من نەبوو لە ڕاستیە پێم خۆش نەبوو ئێمە ئەمە بکەین ئەگەر نابێ یەکێ لە داواکاریەکانی خۆپیشاندەران ئەگەر لە سنووری سلێمانیا ئەکرێ ئەبێ ئەوە بێ کاکە وەزیرەکانی ئەم چوار لایەنە خۆتان یەکلاییکەنەوە جێگری سەرۆکی حکوومەت خۆ یەکلاییکەنەوە جەنابی کاکۆسەد ڕەسوڵ تۆ کە جێگری کەسێکی کە شەرعیەتی نییە جەنابیشی شەرعیەتی نییە کە فەرمو پۆستەکە بەجێبێڵە تاکە ئەم خۆڵکردنە چاوە موچە وەرەگری ئیمتیازی هەیە ینی لە شەریکی هەموو شتەکانی بۆیە پێویستە ئەم بابەتانە کاک حەکیم ڕۆن بکرێتەوە و پێویستە خەڵک لێرە بەدواوە بە وشیاریەوە بەوریاییەوە تەعامل بکە و بالفعل من بۆ خۆم لەگەڵ ئەوەم ینی لەگەڵ ئەو ڕێی کاکدانام ینی پێویستە خەڵک با بڵین ڕێگای گونجاو ڕێگای دروست بگرێتە بەر ناکرێت چیتر چاوەڕێ حیزبەکان بکەیت سەرکردایەتی حیزبەکان کاک حەکیم سەرکردایەتی حیزبەکان مۆدێلی ئەم حیزبانە بەداخەوە مۆدێلێکە سەرکردایەتەکان لە ئاستی خواستی جەماوەران نییە لە ئاستی ئەو داواکاریانە نییە کە ئەمڕۆ جەماوەر هەیەی و لە ئاستی ئەوە نییە سیستمێکی حکومڕانی پێشکەش بکە کە لەگەڵ ئەم سەردەما بگونجێت بۆیە پێویستە خودی خەڵک بێتە سەر جادە خودی خەڵک پەیامی هەبێ نقطەیەک بۆمانە دابنا ئەگەر نا بەم شێوازە دابنیشین دۆخەکەمان خراپتر بێ باشتر زۆر باشە کەوتورە ورمە سەبارەت بووی کە ئەم داواکارانەی کە ئەمڕۆ خەڵک هەبووی سەبارەت بە مەسەرەی پاشەکەوتی موچە و شەفافیەتی داهاتینەوت و نێشتنی باز ئەمانە داواکاری قورسێنێک کە حکوومەت توانای نەبێت چارەسەریان بکات یاخود ئەمە خۆدزیینەوە ینی کە بڵێ چارەسەر ناکرێن خۆی لە ڕاستیدا یعنی من ئەتوانم خۆی بۆ خۆی ئەوە جێگای تێڕامان و تحەیوڕێکی زۆر زۆرە کە خەڵک داوای موچە بکات ئەنی مزاهرە بکە بۆ موچە بۆ ئەنی کەواتە ئەو وڵاتە نەماوە حکوومەتە نەماوە یعنی چی خەڵک داوای موچە بکە ینی چی من کرێکاری تۆم تاکو ئێوارە بلۆک و بەردم پێ ڕاکێشی ئێوارە بڵم تخوا پارەکەم بەرێ یعنی چیەوە اینجا دوای تۆش بڵێ وڵای کاکەوەی کە وعدم پێداوی بدەمێ نیوەی تەدەم بڵم کاکە قەی ناکە دوای بڵێ وڵای ڕوبعێکی شدەم بڵم هەر قەی ناکە دوای بڵم وڵای ڕوبعەکەیشت نادەمێ ڕوبعەکەش دواخەم بۆ سبەی ئێوارە بۆ دوو دوای بە قەرز دوای من بێم هەمتر داوا بکەم بڵم کاکە هەر بم دەرێ ئەو پەڕی داماویەتر ئەو پەڕی ناچاریە بەڕاستی کە خەڵک ینی لەوە ناچارتر لەوە زیاتر نازانێت دەست بۆ کوێ بەرێ هۆکارەکەشی ئەوەی بەڕاستی من ئەگەڕمەوە بۆ ئەوەی کە ئەم میلەتە ئێمە میلەتێکی زۆر هوشیارە میلەتێکی ینی زۆر فاهمە میلەتێکە زۆر هەست و شعوری بەقووەتە ئەزانانی هەست و شعورەکەی چۆنە
يعني دەسەڵاتداران ئەو هەست و شعورەیان نییە ینی بە هەویای پاراستنی ئەم ئەزمونەوە نین خۆیان بە خاوەنی نازانن ینی من چەند جار ئەو نمونەیە مێناوەتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە کاتێکە دوو ئافرەتەکە لەسەر مناڵێک هاتنە لای داود پێغەمبەر ئەمیان ئەوی هی منە و ئەویان ئەوی هی منە داود وتی خوا ئەمە چۆن هی یەکێکتان بێ داوا شمشێری وتی من ئەیکەم بە دوولەتەوە ئەو مناڵە دایکە ئاسڵەکە هاواری لێ هەسا قیژەی لێ ساوتی مەیکە بە دوولەتەوە کوڕە هی ئەوی من نییە ئەوی تر بە هەویانەوە نەبوو ئەمانە دایکە ینی ناتەبیعیەکەن ئەمانە دایکە زورەکەن ئەمان دایکە درۆکەن ئەمان خاوەنی ئەم وڵاتە نین وڵاتە بەرە و وێرانە دەبنەوە بەر ئەو کابرا کە نانی نەبوو کە قوتی نەبوو ئەمڕۆ خەڵک ئەوە داوای گۆڕینی سیستەمی حکمی بکردا لە کوردستانە داوای بەدادگاگەاندنی زاڵمەکانی بکردایە داوای بەدادگاگەاندنی ئەوانەی بکردایە کە جاش و مستەشار و کەواسووری بەر لەشکر بوون هاتن کیمیایی و خەردەلیان کرد بەسەر ئەم میلەتە ئەنفالیان کردبوون کەواسووری بەر لەشکر ئەوانە لەبیر چوونەوە زانی لەبیر چوونەتەوە چێ باسی ئەمڕۆ جاشەکات چێ باسی خاین ئەکا ئەمانە سیاستێکی وان بەرپا کرد ئەڵێ سەرەتانی پێپیشان بەگرانە تا ڕازی بێ وابوو خەڵک پێشتر داوایەکی تری هەبوو داوای ئەوەیە بوو کە سیستەمی حکومڕانی لە کوردستانە بگۆڕدرێ وان کرد ئەوەندە قەیرانیان دروست کرد سیاستی تەجویدیان بەکارێنە خەڵک ئێستا هاواری ئەمڕۆ هاواری کولێرەی بوو هاواری نانی بوو هاواری ناحەقیشین بەڵێ تا سیستەمەکە نەگۆڕدرێ پێت وایە دۆخی خەڵکیش باش دەکرێت طبعا ئەو سیستەمە زۆر ئەزای نمونەیەک بۆ بێنمەوە شاحنەیەکی گەورەمانێت ڕێدەی گەورەمانێ 50 تەنی بەسەرەوەیە یعنی تەوەقوعەکە سیر کە بزانە وام دێتە پێشچاو 100 نەفەر هەرێکی 25 نەفەر تایەکیان گرتو ئەویانەیە بەڕێکەن ناکرێ بەڕێ ناکرێت زۆر بە زەحمەت یەک مناڵ بڕاتە سەر سوکانەکەی سولفێ لە داو هە سوکانەکەی وزۆڵ نەتڕێ لە بۆ خۆی ڕات لەبەرەوە لە شوێنی تەبیعی خۆیەوە ئەڕات بەڕاستی ئەم ینی حاڵەتی طبیعی نەماوە لە کوردستانە بە حەقەت ئەی طبعا ینی سیستەمی حکم ئەگەر بگۆڕدرێ ئەمریکا ئۆبامایە جۆرج بۆشە هەر کەس هەیە دێتە سەردەور مەسیرەی خۆیەتی و ڕێەکات سیستەمی هەیە بەپێ ئەو سیستەمە ئەڕوات مەسالیحی وڵاتەکەی هەیە ئەو مەسالیحانە پارێزێت بەڵام ئەوە ئێمە ئەوانە هەموو تێکچوو بەڵام وەکو پێم وتی خەڵک ناچارە بەڕاستی خەڵک ناچارە کە ئەگەر ئاردی نەبوو کە نانی نەبوو کە ئەگەر قەرزار بوو کە ئەگەر ئەمڕۆ من لەو خۆپیشاندانانە ژنێکی بەڕێزم بینی بەشکۆم بینی هادوتی مامۆسا من هەموو ئەو حکوومەتە نادەم بە قۆنەرەی خاوەن ماڵەکەم کە 5 مانگە بەسەر منەوە وەستاوە داوای کرێخانوەکەم لێ ناکات نادەم بە قۆنەرە و ئەدیداسی ئەو خاوەن ماڵە طبعا وەکو ئەرزم کردی بەڵێ گۆڕینی سیستەمی حکوم بەڵام ئەمان بۆی خەڵک ئەو مۆزوعی هەر لە بیر بچێتەوە ئەسڵن ئەو داواکارانی هەر لە بیر بچێتەوە هاتن کۆمەڵە قەیرانێکی تریان دروست کرد قەیرانی ئەمنیان دروست کرد قەیرانی دارایان دروست کرد ئەنواعی قەیرانیان دروست کردووە ئێستا قەیرانی بێمتمانەیشیان دروست کردووە هەتاوەکو خەڵک ئەوە تا ئێستا بیر لەوە هەر ناکاتەوە بەڕاستی سپاسیم دواتەگەڕێم بۆ ئەگەر وەکو ئەرزەکەم ئێمە لە حەڤەی شوباتاکە خۆپیشاندانمان کرد کە خۆپیشاندانەکەی بۆ موچە بوو کەی بۆ سیستەمی پاشەکەوت بوو کەی بۆچی ئەو شانە بۆشتی دیکە بوو بەڵێ سوپاس دەکەم ئەویان هەر لە بیر بردینەوە بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕێنەوە هەولێر لای کاک دکتۆر دانا لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەوێ بەرەزان کاک تۆرەگەر بگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێز وتت گرینگە لە هەولێرەوە مەسەرەن ناڕەزایەتی مەدەنی مانگرتنی مەدەنی هەبێت یان دەکرێت چۆن ئەم ناڕەزایەتی لەوێ دروست بکرێ وارکی ئەو چوارێزە بە تایبەتی چیە لە دروستکردنی ناڕەزایەتێکی مەدەنی بارەسەی باشکردنی دۆخی خەڵک؟ وڵای بەر لەوەی ئەوە وەڵام بدەمەوە پێم خۆشەیەک ڕوونکردنەوە بدەم کاتێ من کە باسی ئەوم کرد بەرپرسیارەتی سەرۆکی بەرپرسیارەتی پارتیە دیارمە بەستی منەوە نەبووە کە لایەنەکانی تر ینی بێبەری بکەم لەو ئەوەیە بێگومان ینی من پێم وایە ئەوانە هەمویان بەشدار بوونە لەوەی کە ئەو ڕەوشە دروست بووە و هەروەها بەشدار بوونە لە دروستکردنی ئەو هەیمەنەی پارتی کە من باسم کرد بەڕاستی من تەنیا دەمەوێت ئیشارە بە ئەوەی بکەم ینی هەر بۆ پاڵپشتی قسەکەی خۆم کاتێکە بە بڕیاری پارتی دیموکراتی کوردستان پەرلەمان پەکخرا و وەزیرەکانی گۆڕان ناردرانەوە ماڵەوە ئایا هیچ لایەنێک توانی ئەو بڕیارە بوەستێنێ ئایا هیچ لایەنێک توانی دواتر ینی ئەوەیە چاک بکاتەوە بێگومان تا ئێستاش دەبینین هەر پارتی دیموکراتی کوردستان بەدەستی خۆی ئەو شەرەفی بەرپرسیارەتی لەوانی ترساندۆتەوە لە حزبەکانی ترساندۆتەوە دەتوانم بڵێم خۆی هۆکار بە لەوەی کە ئێستا بەرپرسیارەتەکە ینی خستوێتە سەرشانی خۆی جا بۆیە ینی ئەو جاوە کەم ئیرادەیی بێدەسەڵاتی ئەو حیزبانن کە پۆستیان هەیە لە ناو کابینەیە یان هەر با بڵێن گەمەیەکی تری سیاسیە نازانم بە هەر شێک بێ ئەوەی کە ئێمە دەبینین کە ئەوەی بۆ جەماوەر معلومە ئەوەیە کە هەموو لایەنەکانی تر لە ناو حکوومەتدا تا ئێستا بەیەشێتیشەوە یان میوانن یان بەشدارێکن کە بڕیارێک بەدەست نین جا بۆیە ینی ئاساییشە خەڵک ئەو کاتە ڕووی داخوازەکانی لە پایتەخت بێ و پێمان وابێ کە لە پایتەختەوە لە هەولێرەوە ینی مەسەلەکان زیاتر چارەسەر دەکرێت و هەر هەوڵێکی مەدەنی شەبێ ینی زەرورە هەولێر بگرێتەوە بەڵام ینی دیسانەوە دووبارەی دەکەمەوە مەسلەی ڕێکاری مەدەنیانە من پێم وایە بە تایبەتیش بۆ هەولێر ئێستا حاڵی حاضر مانگرتن گونجاوترە لە خۆپیشاندان دڵنیام لەوەی کە ینی دەبێت ڕێگە پێدراو بێ بەڵام مەترسی دروستبوونی کێشە و ئاژاوی زیاتر لێ چاوەڕوان دەکرێت لەبەرەوەی چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ئیستغلالی با بڵێن شەقام بکرێت ئەمە لەلایەکەوە لە لایەش تریشەوە دەکرێت هەر لایەنە و هەر حیزب بۆ خۆی بەرنامەیەکی هەبێ بەڕاستی بۆ تەعاملکردن لەگەڵ شەقام جا بۆیە ینی ئەو ڕێگایە کە من پێم وایە بۆ هەولێر دروستە ئەوەیە کە مانگرتن هەبێ و مانگرتنێک بێ کە بتوانێت کاریگەری لەسەر باڵێندام و دەستگاکان دابنێ و بێگومان ینی حزبەکان ئەو کاتە چۆن مامەڵە دەکەن چۆن مامەڵە ناکەن ئەوە مەسەلەیەشترە بەڵام من پێم وایە نابێ هیچ لایەک شەرم لەوە بکات کە پشتیوانی لە هەر با بڵێن هەوڵێک شێوازێکی مەدەنی هەر ئەوەیەک بکات ینی چ مەسەلەی مانگرتن بێ هەر شێوازێکتر بێ لە هەولێر من پێم وایە دەبێ هەوڵ بدرێ ینی ئەم ڕێگانە تاقی بکرێتەوە و دەشزانین ینی تاقی ئەومان هەیە ئەزمونمان هەیە شێوازی خۆپیشاندان پێشتر ڕێگری لێکراوە و دڵنیانی لەوەی کە دیسان ڕێگری لێ نەکرێت بەڵێ زۆر باشە بەڵام کاک دکتۆری ئەوەیە کە مەترسی گەورە نییە مەسەلەی سە بۆ نمونە لە دوێنێ و لە تۆڕە کۆمەڵاتەکان دەی خەڵک باسی مەسەلە خۆپیشاندانی کردووە بۆ نمونە سەری تاشراوە برۆی تاشراوە و دوازار مەسەرەن لە سۆران هاوڵاتیک لەگەڵ کچەکەی لەسەر ئەوەی کە لافتەی بەرزکردەوە بەنیازی خۆپیشاندانێکی دوو کەسی بووە دەستگیر کراون. بەداخۆ من نازانم ینی ئەو کەیسانە ینی بە چ شێوازێکە و چۆن ئەوە بووە بەڵام نابێ بە هیچ شێوازێک تۆقاندن بڵاو بکەیتەوە ڕێگە لە خەڵک بگریت کە تعبیر لە ڕێی خۆی بکات. ئێستا بمانەوێت نەمانەوێت زۆرێک لە گوتاری ترس گوتاری باڵێن تۆقاندن هەیە لای خەڵک پێش وەختە لەوانێت هەر ئەو گوتارە ببێتە هۆی ئەوەی کە
خەڵک ناتوانێت خۆی ڕێک بخات خەڵک ناتوانێت بێتە سەر شەقامەکانیان ماگرت بکات یان زۆرێک لە نەڕەزایەتی دەربڕێت ئەو گوتاری تۆقااندنە بۆتە بەشێک لە مەنتالیتە و لە ناخی ئەو تاکانی کە لێرە بەڕاستی دەژین جا بۆیە من ینی بەداخەوە دەڵێم ینی ئەوە لە دەرەوەی یاسای ئەم کارانە ئەنجام دەدرێت و پێویستە دەسەڵات ئەو نمونەیەی سلێمانی ببینێت کە دەکرێت خۆپشاندانێک بکرێت بەبێەوەی هیچ پشێوی لێ بکەوێتەوە بەبێەوەی هیچ خەتەرێکی گەورەی هەبێت بەڵام تۆ ناکری ئەسڵ وایە کە ڕێگە بدرێت دەبێت خەڵک بتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکات ئەمە ئەسڵەکەیە من پێم وایە ینی ئەوە پێویستە پامێکی باش بێ بۆ ئەو دەسەڵات دارانەی یاخود ئەو سەرۆکی هەیە ئیدارانی کە ڕێگری لە خۆپشاندان دەکەن زۆر وایە دەکرێت لە هەولێر خۆپشاندان ڕوودات بەبێەوەی هیچ کێشەیەکی پشەیەکی لێ بکەوێتەوە بەڵێ بەڕێز باسی گرنگی ماگرتن کرد مەسەرەن بۆ دروستکردنی فشار ینی ئەو ماگرتنە چۆن بێنی لە ئاستی تەنها فەرمانەکان یاخود لە ئاستی بازار ینی چ جۆرە ماگرتنێک ئێستا بۆ کۆی سەرتاسەری هەرێمی کوردستان دەکرێت ماگرتنێکی کاریگەرانە بێ من پێم وایە ینی سەرەتا دەکرێت بەوە دەست پێ بکرێت فەرمانگەکان بگرێتەوە بەڵام بێگومان ینی ئەوەش ڕێو شوێنی خۆیە ناکرێت هەموو فەرمانگەیەک بۆ نمونە نەخۆشخانەکان تۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی کە نەخۆش دەبێنی کارێکی ئینسانیە دەکرێت هەندێکەوە هەبێت من پێم وایە بۆ هەمووانە پێوەری نێودەوڵەتی هەیە چ شوێنێک پێویستە بەردەوامی بەدەوام بدات شوێنێک کە پێویستە بە فعلی باوڵێن ماگرتنی تێدا ئەنجام بدرێت پێم وایە ئەو کاتە ینی ئەوە ئاسان دەبێت کە بڕیار لەسەرەوە بدرێت لە شوێنێک بگرێتەوە بەڵام بە تەسەوەری من ئەوەی کە کاریگەری دەبێت لەسەر دەسەڵات من پێم وایە فەرمانگەکانە و دوجار دەکرێت ینی بیر لە مەسلەی بازارش بکرێتەوە بەڵام من پێم وایە ئەوەی کە زیاتر کاریگەری دەبێت فەرمانگەکانەوە و دەکرێت بیر لە مەسلەی بازارش بکرێتەوە باڵێ سوپاس دەکەم کاک تۆ دواتەگەرم بڵای بەرز کاکە بڵە سەبارەت بە و ترس و تۆخانەیەکی کاک دکتۆر باسی کرد کە ئێستا بەرامبەر بە خەڵکی وەویش کەمە بینیمان سەبارەت بەوەی کە بۆ منە خەڵک دەبینن لە سنووری هەولێر مەسەلەن سەری تاشراوە بڕۆی تاشراوە ینی بە شێوەیەکی زۆر نائینسانی نەمامەڵی لەگەڵ کراوە بۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان باوکێک و کچێک لەسەر مەسەلەن بڵاوکراوە کە دەستگیر کراون یعنی ئەم جۆرە دۆخەکە بەرەو کوێدا مەسەلەن ئەم جۆرە ئەزانی کاک حەکیم لە بیرمانەجێ لە سلێمانیشە خەڵک کوژرا خەڵک شەهید کرا ینی لە خۆپشاندانەکانی حەودەی شوبادا خەڵک شەهید کرا لە هەولێریشە لە نەتیجە ئەم دەسەڵاتی کە لەم سنوورە هەیە لە هەردوو سنوورەکە لە زۆر شتا لەیەکەچن بۆنم لە چیە لەیەک دەچن لەوەی کە هەردوو دەسەڵاتەکە وەکو پێویست باوەڕیان بە دەسەڵاتکردین دەسەڵات نییە وەکو پێویست باوەڕیان بە ئیرادەی خەڵک نییە ئەسڵەن باوەڕیان بە یەکگرتووی خستنی ئەم وڵاتە نییە لە زۆر شتا لەیەکەچن ینی زۆر شتیان لەیەکەچێت و ئەوەی کە لە هەولێر کرا زانی یەک شتەیە پێویستە هەموو لایەکمان دان بەوا بنین کە دروستکردنی بشێوی لە ئەسڵا ئیشی هاوڵاتی و خۆپشاندەر نییە کاتێکا دەسەڵات تێ ئەگەن ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم دروستبوونی خۆپشاندانە دەست بۆ تاکتیکێکی ترەوە دروستکردنی بشێوی و ئاژاول ناو خۆپشاندەرانە دروستکردنی شەڕ دروستکردنی تەقا کوشتن ینی شەڕ ئەمانە لە پێناوی چی لە پێناوی ناشرینکردنی پرۆسەی خۆپشاندان لە سلێمانیا خۆپشاندارن ئەکرێ ئەمڕۆ بۆ ئاگاداریتان لە سلێمانیا هەوڵدرا خۆپشاندانەکە ناشرین کرێ لەلایەنکیەوە لەلایەن هەر کەسی گەوێتە ڕەنگە دەسەڵات لە باڵێن لە دەستگا ئەمنیەکان بپرسی ئەم پرسیارە باشتر بێت لە سلێمانیا دیسان هەڵدرا لە پێناوی چی لەبەر لە پێناوی ئەوەی لێرە ئاژاوەیەک دروست بکرێ شکلی خۆپشاندانەکە ئامانجی خۆپشاندانەکە جوانی خۆپشاندانەکە ئەو ڕەنگە جوانەی کە هەیەی کە بریتێ لە ئیرادەیەکی پاکی خەڵک بۆ گۆڕانکاری و بۆ ژیان و بۆ ئازادی ئەوێت تێکی بدا بۆی بە سلێمانی خەڵکی هەولێر بترسێنێ بڵێ خەڵکی هەولێر ئەگەر خۆپشاندان بکەن وەکو سلێمانیتان لێدێ ئەگەر خۆپشاندان خەڵکی دۆگەگەر خۆپشاندانتان لێ بکەن وەکو فڵان ناوچەتان لێدێ ئەمە بەشێکە لە کللتوری دەسەڵاتی تۆتالیتاری دکتاتۆری ینی کە هەمیشە ئەوێ بە نەوێ نەوەکان خەڵک لەژێر هەڕەشە و ترس و تەقان نابێڵێتەوە ئەگەر نا بە تەئکید ئەم دەسەڵاتە دەسەڵات کیە دەسەڵات کوڕیە میلەتەیە ینی کووردە خۆ بەعس نین ینی خۆ عەرەب نین خۆ تورک نین کووردە و کوڕی ئەم میلەتەیە ئەگەر ئەم دەسەڵاتە لە ئاستی خواست و داواکارەکانی خەڵکا بێن نەک خەڵک خۆپیشاندانی دژ ناکە بەڵکو پشتیوانیەتی سەردەمانێک ئێمە خوازیاری ئەوە بووین کە کورد مەسئولی وڵاتە بێ کورد با بڵین پەرلەمانی کوردیمانە بێ حکوومەتی کوردیمان هەبێ ئەمڕۆ حکوومەتی کوردی دەسەڵاتداری کوردی بۆ بە بەڵا
دزە گەندەڵە ئەو کوژێ ینی چۆن جاسوسی بەسرە بۆتە بڵە ینی ئێستا من لە تۆ پرسم ئەوەی کە حکوومەتی بەعس بەرامبەر بە کوردی ئەکرد ینی هەندێک شت ماوانەیەکەن ینی ئەگەرنا بە نەوێنەوەکان بۆ سیاسەتی بەعز بەرامبەر کورد پەیڕەو ئەزانی بەعسی چی بوو پرسیار بکەین بەعسی بوون چی بوو بۆ نمونەگەر کە سوکاری پێشمەرگە بواە هاتن ئەیانگرتی عیدامیانە کردی ئەگەر سەر بە تەنزیمێک بواە دەست بە سیستمەکەەوە یان کوشتی ئەمە هەیە نییە ئازادی ڕۆژنامەنووسی نەبوو ئازادی خۆپیشاندان نەبوو فرەحیزبی نۆکو پێویست نەبوو پرۆسەی دیموکراسی هەڵبژاردن و ئەوانە وەکو پێویست ڕۆڵی نەبوو جەماوە ڕۆڵی نەبوو ئێستا بە ڕێژەیەک لە ڕێژەکان ئەمە هەیە و هەندێشتی تریشان ینی پێشترم قسە وتراوە لە سەردەمی حکوومەتی عێراقیە جۆرێک لە دادپەروەری کۆمەڵایەتی هەبوو لە مەسائلی موچە و بژێوی ژیان و ئەوانە لەم ڕژەمای خۆمان ئەمە نییە ئەمەش نییە یعنی بۆیە ئەمە حقیقەتێکە و هەیە و کاتمان کەماوە بڵێ کوردی بێ سپاس دەکەم فەرموویان سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە کورتی چۆن ئەم دۆخە چارەسەرکە چۆن موچەی فەرمانبەران بە شێوەیەک ینی ئەوانە یەسەر لە حکومڕای دەتوانن چارەسەری بکەن؟ والله من ئەگەر لە من بپرسی بەڕاستی من هیچ هیوایەکم بەمانە نەماوە بە حقیقەت باشە چارەسەر چیەکە هیوای باوانە نەمابێت بەڵێ چارەسەر چیەی؟ والله چارەسەر ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەبێ پشو درێژ بین ئەبێ بەردەوام بین لە خەباتی مەدەنیانەی خۆمان بە حقیقەت چونکە ئەوەی کە چارەسەر دوو زۆر چارەسەری خەباتی چەکداری هەوەیە کە تۆ دەست بێتە تفەنگ و بچیت بدێت ئەو شاخانە و قەتڵ و خوێن بێ کە ئەمە بەڕاستی ئەمە تاقی کراوەتەوە لە کوردستانە هیچ سوودێکی نەبووە من جەڕەبە المجەڕەبە حەلت به الندامە شتی تەجربەکرا و ئەزمون کرا و دووبارە ئەزمونی نەکەیتەوە باش کەواتە تاکی خەباتی مەدەنی خەبات ئێستا ئەمڕۆ خەباتی بەڕاستی ئەوەی کە پێوتێ خەباتی مەدەنی ئەبێ ئێمە بەردەوام بین بە حەقەت لەسەری و پشوو درێژ بین و ئێمە ئەوەی کە لە سەرمانە ئەنجامی بینجا خۆ جاری واشەی لەوانی نەگەیت باشە بەس بۆ پەرلەمانتارن بۆچیەوە مەسەلەن هەنگاوی عملینانێ بۆ جارێک بچن بێکۆ لە شوێنێکمان بگرن لە هەولێرمان بگرن بۆ تا ئێستا هەنگاو نەنراوە مادام والله ئەوە من جارێک تریش لێرە هەر باسم کرد بە حقیقەت من قەنەعەتم وایە ئەم چوار حیزبە زۆر کەم تەرخەمن باشە بەس کەم تەرخەمێکە لە خۆشتانەوە نییە مەسەلەن وەکو پەرلەمانتارە خۆمانەوە نا حیزبەکانیش تەسیریان هەیە چۆن ئێمە ئەپرسی ئێمە ئامادەین من ئەتوانم تەنها بەرپرسیارەتی مەسئولی خۆمم بە حقیقەت مەسئولی فراکسیۆنەکانی تر نیم بەڵام کە تۆ ئێستا سەرۆکی پەرلەمان ئێستا من قەنەعەتم وایە ئێستا ئامادەیە کە بانگێشتی جەلسەی پەرلەمانکە بەڵام کاتێکە ئەزانە نیسابی قانونی تەواو نابێ هەمتر چۆن ینی خۆ ئامادەن بە مانگرتنێک ڕابگەین لە پێناو خەڵکی کوردستان ئەوەندێک ئامادەن ئەتوان بڕۆن لە هۆڵی پەرلەمانە مانگرتن ئەوەشمان کرد بانگرتنیشمان خۆ یەک دوو جەرمان مانگرت بەڵام هیچ سوودی نەبوو بە حقیقەت پێم وایە سوودی نییە پەرلەمان کاتێک ئەبێ نیسابی قانونی تەواو ببێ اینجا مقابل لێ ترسێت ئەگەر نیسابی قانونی تەواو نەبێ هەمتر بانگێشتی جەلسەی پەرلەمان بکرێتەوە هەمتر وەکو جاری پێشوو بێ ئەم جارە هەمتر دێنەوە مؤتەمەری سەحەفیەگرن و پێکەنینیان پێمان دێت بەڕاستی نابێ بێتەوە هەویرەکەی باش بۆ بشێلی اینجا ئەنجامی بێت 2000 بەڕاستی ئەوەشمان لەبیر نەچێ بە حقیقەت گەڕانەوەی خۆشمان بۆ لای خوای پەروەردگار و ڕاستکردنی خەڵک بە تەواوەتی لەگەڵ خوای پەروەردگارە و خۆ یەکلایکردنەوەی بۆ خوای پەروەردگار و تەوبە و ئیستیغفار کە ئەمە زۆر پێویستە بەڕاستی لعل خوای گەورە دوعایەکی گیر بکە خۆ ئەمانە مەرج نییە ینی جاری وایە بە دوعا و بە پاڕانەوە خوای گەورە لە ناویان من ئەم جارە لە حەج وەڵاهی ئەمە ئەم جارە لە حەج بووین بەڕاستی با بیدەم بە گوێشکەیانە حاجی کوردستان درێغیان نەکردو لە دوعای شەڕلەمانە ئەرە بەخوا هەڵبەت تەنها بە دوعاش هەموو شتێک ناکرێت بەڵام ئێمە شتی ترمان کردو و دوعایشەکەین لە پاڵیا بەڵام بەڕاستی بابی ئەگەر تا ئێستا نەیان بیست لە هیچ حاجیەک ئەو با لە بەندەی ببیسن بەڕاستی ئاومان نەخواردوەتەوە لای کەعبە لە ڕەمی جەمەراتە لە عەرەفاتە دوعای حاجی ئەم جارە لەجێی دوعای خێر نیوەی هەر دوعای شەڕ بۆ لەمانە باش سپاس دەکەم ئەگەر نەیان بیست و بابی بیسن باشە سپاس دەکەم کاک دکتۆر کاتمان کەمە بۆ بەڕێزیشت سەبارەت بەوەی کە چۆن دەکرێت مەسەلەی موچەی بژێوی خەڵک چاک بکرێ ینی بە شێوێک بە مەسەلەی شفافکردنی دەهات و یاخود چۆن ئەم دۆخە چارەسەر دەکرێت زۆر بە کورتی بێگومان مەسەلەی شەفافی داهاتەوە بەشێکە لەوەی کە چاکسازی با بڵێن دارایی بەڵام من پێم وایە ینی بەر لەوە ئەو دۆخە ئابوووریەکەش بە دۆخی سیاسیەوە بەستراوەتەوە
و ئەو دۆخە سیاسی ئەو نەخشە سیاسی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بینیمان ینی بە بنبەست گەشتووە ناتوانێت هیچ گۆڕانکاری ئەنجام بدا بۆ ئەو دۆخە سیاسی گۆڕانکاری تیا ئەنجام بدرێ ڕێگا چارەیەکەوەیە کە ئەو حکوومەتە هەڵبۆشێتەوە حکوومەتێکی نوێ پێک بێ حکوومەتێکی کاتی و کاری دوم ئەوەیە کە ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردننی داهاتوو جا هەڵبژاردننی پێشوەختە بێ یا لە کاتی خۆیدا بێ من پێم وایە ئەوە زۆرێک لە گۆڕانکاری دەکاتە ناو ئەو هاوچێشە سیاسی کە ئێستا هەیە و دەکرێت لەوەوە ئێمە چاوەڕوانی گۆڕانکاریەکان بکەین چکە بەبێ سەقامگیری سیاسی بەبێ ئاسایی بوونەوەی دۆخی سیاسی ئێمە ناتوانین بەڕاستی هیچ چاکسازێک نە لە بوارە ئابووری نە مەسەلەی بژێوی هاوڵاتیان چارەسەر بکرێ کە داوای شەفافیت دەکەی چێمی کات بەڕاستی ئێستا هەمووی با بڵێن دەخاتە سەرشانی ئەوی تر تا بۆیە من پێم وایە مەسلەی لە دۆخە سیاسەکە پێویستە گۆڕانکاری گەورە ئەنجام بدرێت بۆ ئێمە چاوەڕوانی باشترکردنی دۆخی ئابووری و مەسلەی بژێوی و ئەم شتانە بکەین. بەڵای سپاسن کاکتور کاکە بڵاگەر شتێکت مای پێ دوێ دۆخەکە بەرەو کوێ دەڕواگەر وەڵامدانەوە نوێت بۆ داواکارەکەی وەڵا بە تەکی دۆخەکە بەرەو تەقینەوە ئەڕوا چونکە ئیتر خەڵک پارەی لە گیرفانە نامێنێ کە ئینسان پارەی نەبوو بۆ مناڵەکانی بۆ ژیانی خۆی حکوومەتی بۆ چی ینی دەسەڵاتی کوردی بۆ چییە و ئەمەیە بە کورتی ئەوە بڵێم من لێرەوە بە پەرلەمانتارە بە ڕێزەکان ئەڵێم لەبری ئەوەی طبعا دڵنیام لە ناخاپیان خۆشە خۆیان پێشیان ناخۆشە کە ئێستا بێکارن لە ناخاپیان خۆشە کاری گەورە بکەن و لە ڕاستیا پێم وایە بڕۆن لە پەرلەمانە دابنیشن لە هەولێرا بن بە هەمویانەوە بەرپرسیارەتی خۆیان قسەی خۆیان لەوێ بکەن زۆر کاریگەرترە و ئەتوانن لەوێ پشتیوانی خەڵک بن لەناو بازاڕ ڕابن لەگەڵ ئەو خەڵکە دامەوە ڕەش و ڕووتا بن بۆ ئەوی جۆرەکانی ئەو ترس و تۆقانەی کە دەسەڵات لەوێ دروستی کردووە بەشێکی بخەنە سەرشانی خۆیان و کافیە ئەوەندە. بەڵێ سوپاس ئەمە شتێکت مابێ کاکتۆر جەلال ئەوەی کەوتمان پێم وایە بەڵێ زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان عەبدوڵڵای ملانووری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە سودۆی سەرکی لەگەڵمان وەرە زۆر سپاس بۆ دکتۆر دانا سعید سۆفی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.